ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕافە بە دیدارتان شاد دەبین. تەورێن بەرنمەیەمان ساڵیادی یەکێک لە کارە ساتە گەورەکان، یەکێک لە جینۆسایدە زۆر درڕندانەکان کە لە مێژووی مرۆڤایەتیە ئەنجام درا و بە تایبەت بەرامبەر بە خەڵکی کوردستان کارەساتی ئەنفالە بۆ قسەکردن لەسەر ڕەهەندە جیاواز و جۆرە جۆرەکانی ئەنفال و هەوڵەکانی بە جینۆساید ناساندن و هەوڵەکانی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵی تەواوی خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە پرۆسی ئەنفال وەک جینۆساید وەک هەوڵی سڕینەوە و ڕەشە کوشتکردنی میلەتێک تەوری گفتوگۆکەمانە بە میوانداری زۆر بەڕێز یادگار محمود یاساناس. یادگارخان خۆشحاڵین و بەخێر بێت. یادگارخان پێم خۆشە دەستپێکی پەرنامەکە بە بۆچوونی یادگارخان وەک کوردێک کە دڵنیام شعورێکی ناسیۆنالیستیانە و نەتەوانەیە هەیە بۆم پرسا و وەک یاساناسێک بۆ پرسی ئەنفال و بۆ ڕەهەندە جیاوازەکانی ئەنفال و بۆ ئەوەی کە ئێستا 31 ساڵ تێپەڕێ بەسەر پرسی جینۆساید یان کارەساتی گەورەی بەدناوی ئەنفال یادگارخان چی هەیە بۆ میادە؟ سەرەتا بێگومان ئەبێ بەڵام سەری ڕێز و نەوازش بۆ هەموو قوربانیانی ئەنفال. ئەم ڕۆژە ڕۆژێکی ڕەشە تایبەتی بۆ کورد و بە پلەی دووهەمیش نەوەڵا بە پلەی دووهەمیشنا بە پلەی یەکەمیش ڕۆژێکی ڕەشە بۆ کۆی مرۆڤایەتی، چونکەم ئەگەر سەیری پرۆسەی ئەنفال بکەی کە بە چەند قۆناغێک ئەم کارە شوم و نامرۆڤایەتیە ئەنجام درا بڕوان ناکەم نەئەبوو مەسەلەی ئەنفال ببێتە تەنها و تەنها کێشەی نەتەوەیەک کێشەی میلەتێک یا لە ئاسێکی جوگرافی معەنە قەتیس ببووایە، چونکە هەمومان چیرۆکەکانیمان یاوە تابینیوە یاوە تا خوێندۆتەوانێ یا ئەو کەسانەی کە شکر بۆخوا ڕزگاریان بوو لە شاڵاوی ڕەشی ئەنفالە کە بەسەرهاتی خۆیانیان گێڕاوەتەوانێ بێگومان وەکو مرۆڤ ئەبێ زۆر زۆر چۆنەڵی بەقوت بی بۆ ئەوەی کە بتوانانی بەڕاستی گوێ لەو چیرۆکانە بگری. ئەم کارەساتی ئەم کە بەسەر میلەتی کووردا هات شاڵای ڕەشی ئەنفال هیچ شتێکی کەم نییە لە هۆڵۆکۆستی جوولەکەکان. ئەگەر سێری مێتۆدی چۆنەڵی پرۆسەکە بە تەواوەتیەکەی بکەی زۆر زۆر زوو ئەگەیتە ئەو دەرئەنجامەی کە بەڵێ ئەمە جینۆسایدی میلەتێک بوو نەتەوەیەک بوو. ئەگەر هەڵگەڕێیتەوانێ سەر ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەی کە لەسەر ئەنفال دروستکراون و کراون بۆ نمونایی چێکلەوانە راپۆرتی هیومن رایت وۆچ ئەونەی کە دەستیان کەوتبێت لەوێ خاڵ بە خاڵ هینی پێکات ئاماژەی پێەیە کە هۆکاری ئەنجامدانی ئەو جێنۆسایدە ئەو هۆلۆکۆستە چی بوو کەواتە ئەوکو دێکۆمنتێکی چۆنڵی مۆسوق باوەڕ پێکراو کە لەلایەن لایەنێکی دەرەوەی هەرێم یا کورد دامودەستگای یا ڕێکخراوێکی باڵای نێودەوڵەتی کراوە خۆی بۆ خۆی ئەبێ هەڵوەستەی لەسەر بکەین کە ئایا سەر ڕایبوونی ئەو دۆکۆمنتە کە لەو دۆکۆمنتایە زۆر بەوازەحی دان بەوە و ئێتراف بەوە کراوە کە ئەم شاڵای ئەنفال شاڵاوێکی جینۆساید بوو بۆ لە ناوبردننی تەواوی نەتەوەیەک بوو. بەڵام پرسیارەکە لێرێ ئایا مرۆڤایەتی کۆمەلگای نێودەوڵەتی بۆچی ئاعترافی نەکردووە بەم کەیسە وەکو کەیسی هۆلۆکۆستی جوولەکەکان زۆر باس و خواست هەڵئەگرێ. بەڵام ئەگەر باس و خواستەکە چۆنەڵی ئێمە کورت بکەینەوانێ ئاماژە تەنها بە یەک هۆکاری بین کە ئایا بۆ لە تەنیشت حکوومەتی عێراقەوانە دەوڵەتی عێراقەوانێ کە خۆی ئەدسێتەوانێ لەو پرسە بە جێنۆساید ناساندنی شاڵای ڕەشی ئەنفال بینە سەر هەڵوێست و بڕیاری کۆمەلگای نێودەوڵەتی هەر هەمان شتە کە ڕێخۆشکەرێکە کە حکوومەتی عێراقی لەو پرسە گرنگە خۆی بشارێتەوانێ. دوایش بە تاکید دێنە سەر ڕۆڵی خۆمان وەکو کورد کە چیمان کردووە
چۆن ئێمە ئەمانەوێت ئەو پرۆسەیە ئەو دۆسەیە بگەینە ئاستێک و چه پێداویستیەکی هەیە کە ئێمە بتوانین کەیسی شەڵای ڕەشی ئەنفال بە جینۆسایدی بناسیێنین. بۆ گرنگی بە جێنۆساید ناساندنی کەیسی ئەنفال چییە؟ ئەگەر لە مێژووە سەریع هەڵگەڕێیتەوانێ سەر هەنێ مەحەتات هەنێ وێزگەی تاریخی ئەبینی زۆر میلەت کە دووچاری جێنۆساید بوو نەتەوانێ کە ئەتکوژێ لەبەرەوەی کە سەر بە نەژادێکی تایبەتی ئەمانە بۆتە کارتێکی بەقوات بۆ ئیستیقلالیەت بۆ سربەخۆی و ئەلانی دەوڵەتی خۆبکەیت و کیانی خۆ هەبێ بۆ ئەوەی کە نەتەوەکە جارێکی تر نەکەوێتە بەر ئەو مەترسیە. بگەڕێنەوانە سەر هەڵوێستی کۆمەلگای نێو دەوڵەتی کە ئایا بۆ هەتا ئێستا اعترافی نەکردووە بە کەیسی ئەنفال ئەگەڕێتەوانێ بۆ بەرژەوەندی سیاسی ئەگەڕێتەوانێ کە پەرەلیل لەگەڵ بەرژەوەندە سیاسەکە خۆی ناوەخنی یا ناوەڕۆکی بەرژەوەندی سیاسی ئابوووریە. یادگارخان دوای ئەو گەڕانەوەی جەنابەت پێم خۆشە بگەڕێنەوە بۆ ئەو سیاقە مێژووی ساڵی 1970 کە ڕووداوی ئەنفالی تیا ڕوویە، ینی سەرباریەوەی کە ڕووداوی ئەنفال لە ڕووبەرێکی جوگرافی گەورەترا جێبەجێکرێ و زۆر ناوچە کوردستان ئەگرێتەوە، بەڵام بەهۆی ئەو گەمارویانەی کە حکوومەتی عێراقی خستوێتە سەر ئەم ناوچانەی کە ئەنفالی تیا ئەنجامەدرێ پرسەکە کەمتر ئەناسێنرێ. بۆ نمونە هەر بەراورد بە کەیسی کیمیابارانکردنی هەڵەبجە کە هەر لە ساڵی 1970 ئەنجام درراوە، بەڵام بە حکومەوەی کە دەوڵەتی کوردی ئێرانی بەهۆی ململانیەکانی خۆی لەگەڵ عێراقەوە یەتە ناوەوە ژمارەیەک لە ڕۆژنامە نووسەکانیان کۆمەڵێک لەو کارە ساتە لە ڕێگەی هونەری فۆتۆگرافیەوە فۆتۆگرن و جارێکترێن بە ناوەندەکانی میدیا لە جیهان و پرسی میدیایی هێنە ئاراوە سەرباری و کۆمەڵێک ڤیددیۆش هەر سەپۆرتی میشاکە پشتیوانی ئەم پرۆژەیەکە دەنگدانەوەی کیمیاباران زۆر گەورەترم لە ئەنفال و تەماگە تەماشا بکەی 3 ساڵ دوای ئەوە دووبارە کۆڕە یعنی ئەگەر ئێمە تەماشا بکەین کە کۆڕە و دەنگدانەوەکی جیهانی هەبوو تا و ئاستی کارنەتەوە گرتوەکان و جمهوری ئاسایی دانیشتنی تایبەتی کرد لەسەر کۆڕە و مادەی 680 بەدوای خۆی هێنا لە نەتەوەی گرتوەکان. خوێندنەوەی تۆ چیە بۆی کە حکوومەتی عێراقی هەوڵیا ئەم پرسی ئەنفالکردنە سەرباریەوەی کە 1970 ئینسانی تیا قەتڵ و ئام و ڕەشەقوژە کرێ سەرباریەوەی کە ژمارەی زیاتر لە 4000 گوند وێرانەکرێ، بەڵام بەهۆی ئەو گەمارۆدانە بەهۆی ئەو پەردە پیادان و داپۆشینە نەهێشت ڕایەکی گشتی جیهانی دروست بێت. ڕاستە من هەر سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی بەڕستان ئاماژە بە راپۆرتی وەزانم ڕۆژنامە نووسە ڕۆژنامە نووسێکی هۆڵندیە بە ناوی یۆست هێڵترمان. ئەمە راپۆرتێکی زۆر دوور و درێژی لەسەر نووسیوە لە راپۆرتەکەشە دیسانەوە ئاماژەی یاوە بەهانێ بڕگە و لاپەڕەی ئەو راپۆرتەی کە ڕێکخراوێکی وەکو هیومن ڕایتس وۆچ لەسەر ئەنفال کردێتی سەبارەت بەو چۆنەڵی بەرنهێنی هێشتنەوەی کەسی ئەنفالیان بەراوردێک بۆچی ئەو هۆلۆکۆستەی کورد بە ئاسی بۆ نمونە هەڵەبجە دەنگینایەوانێ ئێمە ئەبێ بگەڕێنەوانێ سەر خودی چۆنێتی ئەنجامدانی ئەو پرۆسەیە. هەر بۆیە ئەو ڕۆژنامە نووسە هۆڵندیە یۆست هێڵترمان وەکو پێشتر ناوم برد ئەو ئاماژەی پێ ئەڵێ لە ئاستی هەرە باڵایە لە ئاستی هەرە باڵایە کە بڕیاری ئەنجامدانی ئەو کارەیان داوە. دوای ئەوە جێشی عێراقی بەشێک بووە بڵێن لە تەنفیزکردنی پرۆسەکە دووش هێزە ئەمنیەکان وەکو ئەمن و ئیستیخبارات و ئیستیخباراتی عسکەری و هەموو ئەمانە بەشدار بوون. بۆ نمونە دەوری جێشی عێراقی ئەوە بووە کە ڕێنمایی و ڕەنیشاندەری و ڕاوێژ لەسەر ئاسی چۆنەڵی جوگرافی لەسەر ئاستی ژمارەی دانیشتوان موقعی جوگرافی ئەو شوێنانەی کە لە پێشە ئەنفال دەستی پێکرد چونکەم هەر وەکوتم ئەنفال بە چەند قۆناغێکی جیاواز هین کرا بڵێنە ئەنجامگیرە لەبەرەوەی کە هینێکی هۆکارێکی سیاسی لە پشتەوە بوو لەبەرەوەی کە عملیەکە خودی عملیەکە عملیەکی جینۆساید بوو ئەمە زۆر بەنهێنی هین کرا ئەنجامدرا. ئەو کاتەش بیرمان نەچێ عێراق کە لەگەڵ ئێرانە شەڕێکی دوور و درێژی ئەنجامدا سەدام ئەو کاتە هاوپەیمانی نێودەوڵەتی هەبوو هاوپەیمانی نێودەوڵەتی هەبوو بەهۆی ئەو عەزل بوونی
منتیقەکەوانێ عێراق بە گشتی کوردستانیش بە تایبەتی بۆیە ئەو دەرگایە نەبوو کە کرابێتەوە یا تەنانە پەنجەرەیەکیش نەبوو بەڕووی کۆمەلگای نێودەوڵەتیەوانێ چون کۆمەلگای نێودەوڵەتیش ئەتوانم بڵێم یاریدە دەربوون کە سەدام بێەوەی کە بێزار کرێ و ئیزعاج بکرێ لە بەرنمەکەی چۆنەڵی سەری لێ بشێنرێ توانی ئەو پرۆسەیە زۆر بەنهێنی و بە هین ئەنجام بدات و لە کاتی شەڕی ئێران و عێراقیشە ئەجا سەبەبەکانی کە زووتریش وتم ئەنجامدانی هۆلۆکۆستی کورد شاڵای ڕەشی ئەنفال ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک یەکێک لەو هۆکارانەش پشتیوانی ئەوە بوو کە کۆمەلگای نێودەوڵەتی چاوی لێ بپۆشێ بۆ ئەو کاتە ئەتوانم بڵێم هەنێک ئەگەر تەقسیمێکی کۆمەلگای نێودەوڵەتی بە دوو بەرەوانێ هەنێکی لە دژی ئێران دامی سەدامی ئەکرد ئەو منتیقانەی کە سنووریان هەبوو لەگەڵ ئێرانە کە ئێمە خۆمان پێڵێن کوردستانی ڕۆژهەڵات بە بۆنەی لێدانی جێشی ئێرانیەوانێ سەدام ئەوەی کردە بیان و هاوپەیمانەکانیشی کە دژی ئێران بوون چاوپۆشیان لێکرد هۆکارێکی تر کە دیسانەوانێ هەر لەو راپۆرتە یۆس هێڵدرمان ئاماژەی پێەیە لەگەڵ هیومەن سەرایت وۆچە ئێوێ کە سەرکوتی شۆڕشی بزوتنەوەی خوازی کورد بکە بە تایبەتی لە باشوورە چاوترسێنێکیش بێ بۆ باقی ناوچەکانی تر بۆیە هۆکاری لێدانی جمهوری ئیسلامی ئێران کە نزیک بۆ حدودی پێوە بوو هاتبوونە چەند کیلۆمەترێکیشیان بڕی بوو هاتبوونە بە هینی بە دیدی بڵێن عێراقی هاتبوونە ناو ئەڕازی عێراقیەوانێ لە پەنای ئەوەیە سەدام توانی مەبەستی و ئەجەندای سیاسی خۆشی هین بکە هەموو ئەمانە پێکەوانێک کاکە سەربەست هۆکار بوون کە یەک منطقەکە کە عەزل بوو شەڕیتیا بوو دابەشبوونی کۆمەلگای نێودەوڵەتی بەسەر ئەو دوو دەوڵەتایە وەکو هاوپەیمانی و هاوبەشی استراتیژ و یا استراتیجێکی یا بەرژەوەندەیەکی هاوبەش وای کرد کە کورد ئەو هۆلۆکۆستەی بەتا ئەتوانم بڵێم بە تێر و تەسەلیە بەو ئاستەی کە شایانی بوو باس نەکرێت دوایەوەش بیرمان نەچێ مەسەلەی کۆمونیکیشن کە ئێستاکانی هەیە کۆمونیکیشن لە هەموو ڕوویەکەوانێ چێ هات و چۆی چۆنەڵی تاک گواستنەوەی تاک بۆ دەرەوەی هەرێم بۆ دەرەوەی عێراق زۆر زۆر زەحمەت بوو هاتنی بیانیش بۆ ناو ئەم منتیقەیە زۆر زۆر گران و سەخت بوو ئەسڵەن هەر نەیان ئێرە چون دایمەن ئەم منتیقەیەک وەکە قەتڵ و عامی تیاکراوە سەدام حوسێن 30 ساڵ بە دەستی ئاسنین حکمی ئەم وڵاتەی ئەکرد وڵاتێک نەبوو لە ڕووی کللتوریەوانێ لە ڕووی چۆنەڵی گەشتیاریەوانێ یا لە چەند ڕۆی یار تەکنیکەوانەیە کە شایانی سەرنج و گرنگی پێدان بێ کە خەڵکێکی بیانی زۆر ڕووی تێ بکات دوایە ئێسش ئەم سەردەمە کە سەردەمی ئینتەرنێتەوە و سۆسیال میدیا هەیە ئەو کاتە ئەمانە نەبوو خۆ بە دڵنیایەوە ئەگەر ئەو کاتە ئاسی کۆمونیکیشن هەمە جۆرە بواە وەکو ئەم سەردەمە دڵنیام کاریگەری ئەبوو لە گەیاندنی ئەم مێژوە ڕەشەی مرۆڤایەتی لە پێشە دوو ئەم مێژوە خەمناک و ترسناکەی کورد لەم ناوچەیە یادگاران پێم خۆشە بازێک بینە دوای پرۆسی ئازادی عێراق ئەگە تەماشا بکەی لە دوای پرۆسی ئازادی عێراق هێشتا حکوومەتی عێراقی بە هەرچێ سەرۆکایەتەکەیەوە سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی وەزیران پەرلەمانی عێراقی لە ئاستی پێویستە گرنگی بەم دۆسیە نایان یعنی ئەگەر حکوومەتی دیکتاتۆری عێراقی خۆی بکەر و ئەنجامدەری ئەم ڕووداوە بوو بەڵام حکوومەتی نوێ عێراقیش دووبارە یان دامەزراوە دەوڵەتەکانی عێراقیش دووبارە چاوپۆشی لەواکەن کە بۆ نمونە ئەم کەیسە بە ڕسمی وەکو جینۆساید بناسێنن داولێبوردن لە خەڵکی کوردستان و لە کەسوکاری ئەنفال بکەن هەتا تا ئەوەی کە ئەگەر تۆ تەماشای دۆخی ئەنفال بکەی یان کەیسی ئەنفال بکەی ئەوەی کە بە پلەی باڵا پێداگرێت لە ناساندنی بە جینۆساید ناساندنی ئەنفال حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و دامەزراوەکانی هەرێمی کوردستانە هەرەوەی کە بۆ نمونە ئەگەر تەماشا بکەی دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ میادا قسەیەکی ڤیدیۆیی هەبوو لە ساڵانی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵیە کۆمەڵی پرۆژە لەسەر شیرین نەوتیەکان لە گەرمیان و لە کەلار و لە کۆمەڵی ناوچەی کە بە ناوچەی ئەنفال ناسراون یان بە پایتەختی ئەنفال ناسراون
وەکو چەمچەماڵ و کفری و کەلار لەوێ ئەنجام بات یان هەرەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان تا ئێستا شتێک لە نەفەقە و خەرجی خەڵکی ئەنفالێکی کێشاوە یعنی حکوومەت عێراقی نە لە ڕووی مادیەکە ئامادە بووە هاوکاری کەسوکاری زیان لێکەوتوانی ئەنفال بکە لە ڕۆمانەوەکەوە ئامادەم کەیسە بە جینۆسایت بناسێنێت و مامەڵەیەکی سەردەمیانی لەگەڵا بکە خوێندنەوەی تۆ چییە بۆی کە دوای پرۆسی ئازادیش دوای 16 ساڵ لە پرۆسی بەناو ئازادی عێراق هێشتا حکوومەت عێراقی ئامادە نییە دەست و پەنجە نەرم کە لەگەڵ کەیسی ئەنفالاوە ئەم مافە بە خەڵکی کوردستان و بە تایبەتیش بە کەسوکاری ئەنفال ڕاوبینێ. سەمارەت بەوەی کە خۆدەزینەوەی دەوڵەتی عێراق لە دوای ئازادکردنی عێراقەوانێ ئەگەر باس لە سیستێم و لە عەقلیەت و لە بەرژەوەندیەکان نەکەی ئەتوانم بڵێم بابەتەکەمان باسەکەمان کەم و کوڕ ئەبێ بۆیە ئێمە لە زۆر وێزگەی گرنگە لە زۆر مادەی دەستوریە ئێمە کە دووچاری کێشە ئەبینەوانێت دووچاری چۆنەڵی ئێلێکترازانێکی نەوعی ئەبینەوانێت لەگەڵ حکوومەتی مەرکەزە عەلاقەی هەیە بەسەر چون کەسی ئەنفالیش هەر یەکێکە وەکو هەموو مادەکانی تری دەستور کە پەیوەندی ڕاستەوخۆیەیە بە مافی نەتەوەیە کەوانێ لەم هەرێمەیە عەلاقەی بەسەر ئەو عەقلیەتە شۆڤێنیەوە هەیە کە ئەتوانم بڵێم لەوەتەی عێراق دروست بووە ئەو عەقلیەتە حکمی ئەم وڵاتاکە و بەداخەوە ئێمەش بەخۆشی خۆمان نییە کە بە زۆر سەپێنراوین بۆ دەوڵەتەوەی کە ئێستا ناوی عێراقە سەبارەت بە ئەوەی کە بڕیارێکی چۆنەڵی ئەم عەقلیەتە هەر لە خۆڕانە هاتووە ئەمە ئایدیایە کە ئەمە بڕیارێکی چۆنەڵی سیاسیە و مەدروستکرایشە ئەتوانم بڵێم سەبارەت بەو خۆدزینەوەیە کە عێراق خۆی ئەدزێتەوانێ و کەسێکی سیاسی زۆر گرنگە ئەگەر عێراق بێت و دان بەما بنێت کە ئەمە کەسی جینۆسایدە کاردانەوەشی ئەبێ لەسەر ئاستی نێودەوڵەتیە بۆ نمونە دوور نەڕۆین وڵاتێکی دراوسێمان هەیە ئەویش لە مێژووی جینۆسایدی هەیە ئەو وڵاتەی دراوسێشمان دیسانەوانێ کەسی کێشەی کوردی هەیە لە ناو سنووری وڵاتەکەی خۆیدا بۆیە شتەکان وەکو چۆنەڵێ یعنی یاریەکی چەند سەرەیە تەنها و تەنها عێراق تەرەف نییە لە عینەکەیە لە بابەتەکەیە و ئەو وڵاتە دراوسێش کە تورکیایە تەرەف نییە هەمویان بەیەکەوانێ تەرەفن هەمویان بە بڕیارێکی سیاسی کە داڕژراوە لەسەر عەقلیەتێکی شۆڤێنی سێش ئەمە پەیوەندی هەیە ڕەهەندێکی ئابووری یەجگار گەورەی هەیە چونکە ئێمە باس لە قەرەبووی 182,000 قوربانی ئەکەینەوانێ باسی 4,000 دەیەکەن کە تەنانەت کانیاوەکانیشی بە چیمەنتۆ و بە بێتۆن هینکراون داگیراون دوای ئەوەش ئێمە ئەگەر لە ئاسێکی گەورەترا لە دەرەوەی بڵین ئیقلیم باسی بکەین لە ئاستی نێودەوڵەتیە ئەوانیش تەرەفێکن لەم باس و خوازەیە بەس ئەوەیە ئەگەڕێتەوە سەر ئایا جوودی حکوومەتی هەرێم کافیە ئەوەی کە من بزانم و هەڵسەنگاندنم بۆ کردبێ ئەوەی لە دەسەڵاتی حکوومەتی هەرێما بۆ بچۆنم کەیسەکە قەزیەکە قەزیەی خۆیەتی هەوڵی بۆ داوە بەڵام مانای ئەوە نییە کە پشتی لێ بکەیتەوانێ چاوەڕام بکەیت کە کۆمەلگای نێودەوڵەتی یا عێراق بگاتە قەناعەتێک هێندە دیموکراسی بێ کە ئایتراف کەسە مەسەل بۆ نمونە ئەڵمانیا لەبەرەوەی کە دیموکراتیە و نەریتێکی دیموکراتیشیە داوای لێبوردنی کرد لە میلەتی جوولەکە و قەرەبۆشیان ئەکاتەوانێ بەس ئای ئەمەکەی چاوەڕام بکەین کە عێراقیش بگات بەو ئاستە کە دیموکراتی ببێتە بەشێک لە نەریت و لە شێوە و سیستێمی هینکردنی بیرکردنەوەی بەڵام ئەوەی کە لەسەر خۆمانە وابزانم پار بوو پار کۆنفرانسێک لەسەر ئەنفال گیرە لە یەکێک لە میوانەکانیان پرسی ئایا بۆچی کەسی ئەنفال هەتا ئێستا لە ئاسی نێودەوڵەتیە نەناسراوە وەکو جێنۆساید
لە بەداخۆناوەکەیم لە بیرچۆتەوانێ پیاوێک بوو وتی ئێمە هەتا ئێستا نەمانتوانیەوە کەیسەکەمان کەیسی ئەنفال بە ئەکادمیانە ئێمە پێشکەش بە کۆمەلگای نێودەوڵەتی بکەین. ڕاستی من پرسیارەکەم لەلا دروست بوو یانی مەبەستی چییە ئەکادمیانە ئێمە کەیسەکەمان نەیاوە بە کۆمەلگای نێودەوڵەتی. هێندە راپۆرت هەیە راپۆرتی نێودەوڵەتی کە بە شێوەیەکی زۆر زۆر جوان ئەوەی کە من بەرچاوم کەوت بێ و خوێندبێتمەوانێ تۆ هەر ئەوانە ئەتوانی بکەیتە سەرچاوە نمونەیەک بۆ داڕشتنەوەی ئەو راپۆرتانی کە تۆ ئەتوێ لەسەر ئەنفال بیەی بەڵام چی احتیمال هەیە لەسەر داتاکان چکم لەو راپۆرتەشە ئاماژەی پێیرا بوو کە ئەو ژمارەی کە ایراوە کە بوونەتە قوربانی لەوە کۆگنین ڕێکخراوە نێودەوڵەتەکان کۆگنین لە بینی 50 بۆ 100 هزار هینی ئەکەن نەهاڵی ئەسەنیانن دوایی دێنە سەر هۆکاری حساب نەکردنی بۆ نمونە منتیقەیەک لە قۆناغی چوارەمی بڵێن ئەنفالە کە ئەمانش ئەبێ حسابی بۆ بکرێ و بخرێتە سەر ئەو ژمارەیە کە قوربانیەکانی بۆیراوە لە ڕووی داتا و لە ڕووی تاریخ و ئەم شتانەوانێ دوای ئەوەش ئەو مستەمسەکاتانەی کە هەیە و گیراوە لە دوای ڕۆخانی ڕژێمە تۆ هەموو ئەمانە ئەتوانی بە زمانێکی ئەکادمی نێودەوڵەتی بۆ نمونە مەسەلەن ئینگلیزی فەڕەنسی ئەڵمانی ئەم سیانە هەرسێکیان زمانی نێودەوڵەتین بە تایبەتی پەرلەمانی ئەوروپا ئیش و قسە و نووسرا و بەم سێ زمانە بڵێن ئەکات کە تۆ ئەمانەت هەبوو ئەو کاتە ئەتوانی هەڵبسی بە لۆبیکردن بە لۆبیکردنێک کە کەسانی پسپۆڕی تیابێ پسپۆر لە یاسا نێودەوڵەتیەکانە کە لە ئەوروپا یاسای نێودەوڵەتی خوێندبێ بۆ لەبەرەوەی کە ئیشکردن بە یاسا چۆنێتی داڕشتنی راپۆرت لە کەسێکی یاساییە دڵنیە من خۆ بە حکمی ئەوەی کە لەوێ یاسام خوێندووە و لێرش راپۆرتی محکەمە و بڵێن پارێزەرانم بینیوە لە داڕشتنەکەیە لە شکلیاتە جیاوازی زۆر زۆر ئەبینرێ بۆیە باشترێکە ینی لوژنەیەک کە ببێتە چۆنەڵێ گروپێکی تەماس پەیوەندی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیە کە تەوزیعیانەکەی بەسەر چەند ئۆرگانێکی بەهێزە هیچێک لەوانە مەسەلەن پەرلەمانی ئەوروپا دوای ئەوە تەوزیع ئەبی دیسانەوە بەسەر هەر یەک لە پەرلەمانی ئەو وڵاتانە بەڵام بە کەسانێک ئەکرێت کە یاسایان لە وڵاتانە خوێندبێت بە ئوسلوب و بە سیستێمی ئەو وڵاتانە بتوان راپۆرتێکی یاسایی تەقدیمکەن بۆ نمونە بە هێنا دادگای ئاشتی نێودەوڵەتی کە لا هەیە دوایەوە زۆر گرنگیشە ئەو کەسەی کە ئەیکەیتە لێرە ئەیکەیتە بەرپرسیاری ئەو دۆسیەی ئەنفال چ دۆسیەی کیمیا بارانی هەڵەبجە کەسانێک بن کە بەلایانی کەمەوانێ ئەگەر دەرچووی یاساش بن لێرە مەفروزە بۆ ساڵێکیش بێ شوێنیان بۆ بەکردرێت کە بەس مجرد ئامادەی مەحاضەراتەکانی بڵێن جامیعەیەکی ئەوێ بن دووش زۆر زۆر گرنگە کە ئەم خەڵکانی کە لێرن هینیان هەبێت شارەزایی زمانی بیانیان هەبێت چون بە متەرجمیە کات زۆر زۆر ئەبێت دوو لە حاڵەتی تەرجمانیکردنە احتمال هەیە ئەو کەسە چۆن سەیریکە بۆ نمونە پەرلەمانی ئەوروپا کەسێکە داهەنێ بە متەرجم کولیەکی تایبەت هەیە بە تەرجمانی کە ئەبێت تەواوت کرد بێ ئیمتیحانت پێ ئەدەن اینجا قبوڵت دەکەن بە متەرجم بۆ نمونە لە پەرلەمانی ئەوروپا یعنی ئەوە نییە کەسێکا وڵا فڵان کەس بۆ نمونە سویدی ئەزانێ یا مەسەلەن فەڕەنسی ئەزانە با ببین لەگەڵ خۆمانە بۆ سەردانی یەکێک لەم ئۆرگانانە ئەبێ ئەو کەسە خوێندنی لێ تەواو کرد بێ ئەکادمی بە زمانەکە لە ئاسی ئەکادمیا بزانێ دوای ئەوە زمانی یاساش لەو وڵاتانە دڵنیا بە زۆر زۆر جیاوازە لەو زمانەیە کە خەڵکی ئاسایی ڕۆژانە قسەی پێەکە حتا لە زمانی عیلمە ئەبستراکتەکانیش جیاواز بۆیە زمانی یاسا زۆر زۆر گرنگە ئەو خەڵکانی کە لێرە سەرپەرشتیاری ئەو دۆسەیە ئەەکەن. یادگارخان پێم باش و قسەی لەسەر ئەوە بکەین کە چۆن یان چی بکەین بۆی کە حکوومەتی عێراقی بهێن نەژێر بار ینی لە دوای پرۆسی بەناو ئازادی عێراقەوە ئێستا سیستەمی حکومی عێراق گۆڕاوە و عێراق کۆنتاکتێکی تری هەیە لەگەڵ دنیاە و هەرێمی کوردستان لەنەوە ئەم سیستەمی تازە حکوومەتی عێراقیە هەرێمی کوردستان بوونێکی بەهێزی هەیە و بوونێکی دانپیانراوی هەیە لە دەستوری عێراقیە
چی بکەین جەناب دکتۆر یاسەرناسی بۆی کە ئێمە عێراق بهێن ژێرباری ئەوەی سەرۆکاتی کۆمارەکەی سەرۆکاتی پەرلەمانەکەی حکوومەتەکەی دادگاکەی هەموو ئەو مؤسساتانەی کە دەوڵەتین و لە عێراقان چۆن بیان هێن ژێرباری ئەوەی کە ئەوان ئامادە بن دان بە جینۆسایدی ئەنفالا بنێن و داوای لێبوردن لە خەڵک کوردستان بکەن. ئیشی زۆر ئەوێت کاکە سەربەست ئەو دۆسیە ئیشی زۆری ئەوێت تۆ لەوێ نوێنەرت هەیە نوێنەرت هەیە لە پەرلەمانی عێراقا ئەمانە ئەبێ ئیشی لەسەرکەن ینی دۆسیەی ئەنفال ناکرێت تەنها و تەنها لە یادی ئەنفالە تۆ ئاماژەی پێبەی مهم ئەوەیە گرنگ ئەوەیە زۆر پێویستە کە تۆ بە بەردەوامی ینی خەتێکی گەرمت هەبێ کە لەسەر ئەو دۆسیە ئیش بکە هەموو ئەو لایەنە پەیوەندی دارە فەرمیانە تۆ تەفعیل بکەیتەوانی ئەو خەڵکانەی کە تۆ لەوێ و لە جێگەی خوانە هەیە و لینکێکیان هەیە لەگەڵ دۆسیەکە لەگەڵ قەزیەکە ئەمانەیە تۆ ئەو ئەندام پەرلەمانانەی کە لەوێن چێ لە ئەسی وەزارەتەکانە بۆ وەزارەتی پەیوەندیدار بڵێن بەو کەیسانەوانێ ئەمانە بێ بە بەردەوام ئیشی لەسەر بکەن بەردەوام ئیشی لەسەر بکەن دوای ئەوە لیژنەیەکی هاوبەش پێک بهێنرێ لەگەڵ ئەو کارمەندان و ئەو نوێنەرانەی کە ئێمە هەمانە لە عێراقا غورفەیەکی عملیاتیان هەبێ وەصل بە دیسانەوانێ بەو گروپەی بەو لیژنەیە کە تۆ لە ئەوروپا هینی ئەەکەیت دروستیەکەی پەیوەندیەکی بە قووەت لەگەڵ نوێنەرایەتی بڵێن حکوومەتی هەرێما کە تۆ لە دەرەوە هەتا مانای ئەوەیە یعنی چۆنەڵێ ئەبێ هەمووی چوو بێت بە ناویەکە ئەمانەی کە دای ئەنیت ئەم ئەرکەیان پێ ئەسپێری هەروەکوتم ئەبێ پێ کاتبێ لە پسپۆڕی یاسایی ئەبێ پێ کاتبێ لە زمانەوان زمانی ئەوروپی بزانێ لە عێراق ئەبێ زمانێکی عەربی بە قووەت بزانێ دوای ئەوەش ئێستا تۆ کە بەشێکی لە عێراقا بێگومان تۆ پەرلەمانت هەیە چۆنەڵێ من دەنگم بۆ ئەو پرۆژەیە تۆ ئێم بەرامبەر بەوە یعنی یاریەکی گەمەیەکی سیاسی زۆر زیرەکانەی دیبلۆماسیانەی پەرلەمانتاری لە عینی کاتە ئەوێ چونکەم ئەمە بە تەنها و تەنها بە حکوومەتی هەرێمە ناکرێت حکوومەتی هەرێم تەنها ئەتوانێت لە پلەی یەکەمە خەڵکی پسپۆڕی بۆ هینکە بودجەی تایبەتی بۆ دیاری بکە ئەم ئامادەسازی زەمینە سازیەک بکە کە ئەم گروپە جیاوازانە کە لە غورفەیەکی عملیاتە کۆیان بکاتەوە بەیەکەوانێ و ئیشی پەرلەمان تاریە و ئەو لۆبیەیە کە تۆ لە دەرەوە ئەەکەی بۆ پسپۆڕانەی کە من ئاماژەم پێی دوای ئەوەش چۆنەڵێ سیاسەتە لە سیاسەتە هەموو شتێک واردە احتیمالەیە لە کەمترین کاتە هەموو هاوکێشە سیاسیەکان بۆ نمونە ڕێکە هەڵبگێڕنەوانێ و خۆی عێراق ئەو هەنگاوە بنێ بە جینۆساید ناسان مویمۆیە کورد لە هەرێمە چ کارتێکی بەدەستەوەی چۆن ئەو کارتانە بەکار ئەهێنێ کە بتوانێت ئەو کێشانەی ئەو پرسان نەتەوەی و نیشتیمانیانەی کە هەیەی ئێستا نووساوین بە عێراقەوە لە ناو چارچەوەی عێراقا چۆن گەمە سیاسیەکان بە عەقلانە و ژیرانە ئەکە بۆی کە ئەو دەستکەوت و ئەو ئامانجانەمان بهێنینە ناو دەستی تۆ خۆش بێت یادێرخان سەبارەت بە هاوسۆزی نێودەوڵەتی بۆ پرسی ئەنفال بۆ بە جینۆساید ناساندنی بۆی کە ئەم پرسا لەسەر ئاسنی نێودەوڵەتی بەڕاستی هەم بناسیێنرێ و هەم دانیشی پیا بنرێ باوەڕ دوایە کە ئێمە پێویستمان بۆ هەیە تەنها لە دەرچەی عێراقەوە ئێمە توانین کارە بکەین یانەوەی توانین ئەوەی کە بەڕێزت باسی کرد لەم سەردەمە تازەیە ئەو پەیوەندیە گەرم و گڕ و فراوان و خێرا و هەمە چەشنەی کە ئێستا لە بەردەسایە لە میدیا لە کەناڵە دیبلۆماسیەکان لە پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەفێ ئەمانە بکرێ بە فاکتەری بۆی کە ئەگەر حکوومەتی عێراقی ژنێتە پێشەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە زۆر لە جۆرەکان باشتر لەم کەیسە ئاگادار بکرێ ینی بۆ نمونەگرێمە تەماشا بکەین لە دوای ڕاپەڕینەوە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەکانی هەرێم سەرکردایەتی سیاسی کورد کەناڵەکانی ڕاگەیاندن کەناڵەکانی دیبلۆماسیەت هەندێک لە ڕخراوەکانی NGO ئەوانەی کە لەگەڵ دنیای دەرەوە تەماسیان هەیە ینی بەڕاستی بۆی کە هەوڵیاوە نادیدە نەگرین هەوڵی باشێ لەوەی کە ئەم پرسە بە دنیا بناسیێنرێ و زۆر جار وفودی گەورە هاتوۆتە کوردستان و براونەتە ناوچەکانیان فعال و دکومنتەکانیان پیشان درراوە و زۆر جار لێرەوە خەڵکانێک لێرە چوونەتە دەرەوەی وڵات ڕای تۆ چێ لەسەرەوەی کە ئێمە بتوانین
کۆمەڵێک لەو ئامراز و دەستگایانی کە لە ئێستا بەردەستن وەگەوی کە جەنابەت باسی کرد لەم دنیا سەر ئاوەڵاو کراوەیە لەو هەموو کەرەستە و ئامرازێک ئێستا لە بەردەسایە بتوانین باشتر ئەم کەیسە بسەلمێنین یان بیناسێنین باوەڕ دوای توانین بەبێ گەڕانەوە بۆ عێراقیان بەبێ ڕەزامەندی ئەوان و پیاتێپەڕین بۆوانە ئێمە بگەینە کۆمەڵگەی نێودەوڵەتی. خۆی هەروەکو سەرەتا ئاماژەم پێیا سەبارەت بە هەڵوێست و بە بڕیاری کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەڕێتەوانێ بۆ بڵین بڕیاری سیاسیە پەیوەندی بەسەر بەرژەوەندیەکانی هەریەک لەو وڵاتانە. هەر کاتێک بەرژەوەندیەکان هێندل تێکەڵ بە یەک بوون و نزیک بوونەوانێ ئەو کاتە هەموو شتێک باوەڕە بێ کاکە سەربەست ئاسانە. بەڵام سەبارەت بە ڕۆڵی خۆمان ئایا ئێمە چۆن ئەتوانین کۆمەلگای نێودەوڵەتی بگەینە ئاستێک کە بگەنە ئەو بڕیارە. من نامەوێت ڕەشبینانە ببم بەڵام هەروەکوتم ئەگەڕێمەوانێ سەر بۆچوونی سەرەتام کە پەیوەندی بە بەرژەوەندیەکانەوە هەیە. بەڵام ئایا کورد خۆی چی ئەتوانێ بیکە؟ ئەوەی کە ئەتوانێ بیکە هەروەکو وتم مجموعەیەک میکانیزمە ئەبێ میکانیزمانە بکە بەهێنانی ئەو وەفتانە بۆ سەردانی چۆنەڵێ ئەو ناوچەکانی کە ئەنفالی تیا ئەنجام هێراوە ئاماژەشت بە ڕوە عاتیفەکەیدا. من بە حکمەوەی کە ساڵانێکی زۆر لە ئەوروپا ژیاوە ئەو کەسانەی کە حتانی لە فەرمانبەری دامودەستگایەکی میری بڵێن تر ناوخۆی نیشارێکی نیە قەزایەک ئەوەی ئیشی پێ ناکەن ڕۆ عاتفیەکەیە. ئەتوانم بڵێم زیاتر ئەوان منطق و داتا بە کۆنکرێت کە شتێک ئەڵێ ئەبێ بخێتە بەرچاو و بەردەستی کەسێکی وە گەورەی ئەنفال تۆ بتەوێ بیگەینیتە ئەو ئاستا لێرەوە ئیشی زۆر ئەوێ لێرەوە ئیشی زۆری ئەوێ. نازانم ئایا ئێمە تا ئێستا لە هەرێمە مرکزێکی تحقیقاتیمان هەیە کە تایبەت بێ بە کۆکردنەوەی تەنها معلومات لەسەر کەسی ئەنفال بە داتا و بە هەموو شتێکەوانێ بۆی کە وەکو ئەو برادرە لە کۆنفرانسەکە ئەوتی ساڵی پەر بتانی تۆ راپۆرتێکە پێشکەشکەی بە ناوەڕۆکێکی ئاکادمیەوانێ کە جێگەی پرسیار و باس و خواز نەبێ. تۆ ئەمەت پێویستە ینی چۆنەڵێ ئەو مەکتەبی تحقیقاتت پێویستە کە تەنها و تەنها مختص بێ بە کۆکردنەوەی معلومات لەسەر ئەنفال. دوای لۆبیکردن بێجگە لەو گروپە تایبەتمەندی شارەزایی کە ئاماژەم پێەیە کۆمەلگای کوردی لە ئەوروپا ئەوانیش تۆ ئەتوانی تەفعیلکەی بەڵام بە شەرتێک تۆ ئەتوانی ئەمانە تەفعیلکەی کە کاریگەریان هەبێ تۆزێک لەوەتەری هەست و سۆزی بڵێنە کۆمەلگای نێودەوڵەتی بن هیچ نەبێت تۆ بتانی مێژووی خۆ بە شێوەیەکی ڕاست و دروست بە داتایەکی مەزبوطەوانێ هێن بکەی ئەوەیە کە تۆ لێرە بێ قاعدە و قەواعدت بە قووەت بێ لەسەر ئەو کەیسە چکم تۆ ئەبێ بتانی زانیاری بیتەوانێ بە لۆبی دەرەوت بە کوردانی تاڕاوکە. ئەوە بێگومان باسی ئەوم کرد کە ئەم سێ گروپە جیاوازاکە ئەبێ بە بەردەوام لە تەماسە بن یەک بگرنەوانێ لە غورفەیەکی عملیاتە لە ژووری عملیاتە. بەس ئایا کەی کۆمەلگای نێودەوڵەتی ئەگاتە ئەو ئاستەی کە هۆلۆکۆستی کوردیش وەکو هۆلۆکۆستی جوولەکە با هۆلۆکۆست دان پیا بنێ و ئیترافی لەسەر بکە قەسیەکە ڕەبتە و پەیوەندی هەیە بەسەر بەرژەوەندی وڵاتە زلهێزەکانەوانێ زۆر بەداخەوە. یەکگەرخان پێم خۆشە بەرەو کوتای بەرنامەکە چین تەرکیزت زۆر لەسەر بەرژەوەندی دەوڵەتانە بەڵام خۆ لە دیوە لە دیوەکانشە مەرج نییە هەموو دەوڵەتەکان پێکڕا بەرژەوەندیان لەم کەیسەیە هەبێ ڕەنگە بەشێ لە دەوڵەتان و دەوڵەتانی زلهێزیش لەم کەیسەیە نە بەشدار بنیان بەرژەوەندەکانشان پێچەوانە بێ ئەکرێ بۆ نمونە بەم ڕەهەندەش ئیش لەسەرەوە بکرێت کە تۆ چۆن وا بکەی ئەوانەی دەستیان لەم کەیسیان نییە دەستیان لە پشتیوانیکردنی حکوومەتی عێراقی نییە یاخۆ ڕەنگە بەرژەوەندیان پێچەوانەش بێ لەگەڵ حکوومەتی عێراقی و ئەو قەزەیە کە ڕوویاوە بە تایبەت بۆی کە دوای 30 ساڵ ڕەنگە ئێستا بەشێکی زۆر لە هاوکێشەکان گۆڕابێت. ینی هەز ناکەی کە دەرفەتی لەو جۆرە هەبێت کە ئێمە توانین دەوڵەتانی بەرژەوەندی خوازیش بە زۆر لە زۆرەکان کەنارگیر بکەین و لەو شوێنانەی ترەوە لەو کەناڵانەی ترەوە بە تایبەت
لە ڕێگەی ئەو دەوڵەتانەی کە بەشداری پرسەکە نەبوونیان بەرژەوەندیان لە پرسەکانی ئێمە کار بکەین بۆ مۆزوعە. خۆ ئەگەر با بڵێن وڵاتێکی بچووکە گەر ئاعتراف بە جێنۆسایت ئێمە بە هەردوو دەستەوانێ پێشوازی لەکەین و سپاسگوزاری ئەبین بێگومانەوە هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ. بەڵام ئایا کاریگەری ناساندنی جێنۆسایت بۆ نمونە لە وڵاتێکی بچووکە لەسەر کەسی خودی ئەنفال چی ئەبێ لە ئاسی نێودەوڵەتی ئەو دوای کاریگەری چی ئەبێ لەسەر گۆڕینی بڕیاری سیاسی دەوڵەتی عێراق. خۆی ئەوە هینەکەی ئەوە مەسەلەکەی ئەیچینە بۆ نمونە من پێم وایە ئەتراف پێنەکردنی هۆلۆکۆستی کوردی بە هۆلۆکۆست پەیوەندی هەیە بەسەر ئەوەی کە ئایا تا چەند کۆمەلگای نێودەوڵەتی ئامادەگی ئەوەی هەیە کە کورد ببێتە دەوڵەت. زۆر پەیوەندی بەسەر ئەوە هەیە هەروکەوتم هەنێک میلەت هەیە کە هەمان مێژویان هەبوو بەڵام ئەو بۆتە کارتێک کە بتوانن ئیعلانی دەوڵەتی خۆیانی پێ بکەن. دوایە کوردیش لەم منتیقەیە کە بڵێم محاسەرەیراوە لە دابەشە بەسەر چوار دەوڵەتە هەر چوار دەوڵەتەکە کێشەی کوردیە هەر یەک لەم دەوڵەتانە سەر بە جەمسەرێکی بڵێن ئەم زلهێزانن کارەکەمانە قورسەکە. بۆ نمونە ئەگەر ئەو دەوڵەتانەی کە هینیان هەیە حەقی ڤیتۆیان هەیە لە نەتەوە یەکگرتووەکان ئەم مەگارە سێشەی لەو دەوڵەتانە بۆ نمونە ئیتراف بە جینۆسایدکە ئەتوانم بڵێم ئەگەر لە 100% کەیسەکە نەگۆڕێ لە 150 زیاتری کەیسەکە ئەگۆڕێ. چەند هەنگاوێک بەرەو پێشەری بە بەلایکەم زۆر زۆریش ئێستا یەکێکی وەکو بۆ نمونە ڕووسیا ئەندامی سابتی ئەندامی هەمیشەیی هینە ئەنجومەنی ئاسایشە ئەمە حەقی ڤیتۆی هەیە. ئەگەرێکێک وڵاتێکی وەکو رووسیا ئیتراف بە کەیسی ئەنفال کاوکو جێنۆساید 180 دەرەجە معادلەکە ئەگۆڕێ معادلە سیاسیەکە لە منتیقەکەیە ئەگۆڕێت. دەست خۆش بێ کاتی بەرنامەکەمان تەواو بوو. سوپاس بۆ خوێندنەوەکات بۆ زانیارەکانت و بۆ بەشداریت لە بەرنامەی ڕاپە. سوپاس بۆ بەڕێستان یادگار مەخموو یاساناس. سوپاس بۆ جەنابتان. ئازیزان بۆ هیواین کە کەیسی ئەنفال لە ماوەکانی داهاتووە کاری گەورەتری لەسەر بکرێ هەمومان پێکەوە لە ئاستی میدیا لە ئاستی لۆبیکردن لە ئاستی حیزبە سیاسیەکان و لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و سەرۆکاتی هەرێمی کوردستان کاری باشتر لەسەر بە جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال بکرێ تا ڕاپەکردنی پرسێکی تر بە خواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.